موچەی مانگی هەشت چی بەسەر دێت و کەیدا بەش دەکرێت؟ وەزیری دارایی عێراق هەوڵەکانی چارەسەرکردنی موچەی گەڕاندەوە چوارگۆشەی یەکەم. ئەگەر سوودانی فریانەکەوێت موچەی هەشت لە بانگەشەدا پچڕ دەبێت. هەرێم هەموو هێلکەکانی خۆی خستۆتە سەبەتەکەی سوودانیەوە. بە ڕاگەاندنی لیستی موچەی مانگی حەوت ئاهێک بەبەر فەرمانبەرانی هەرێم داهاتەوە، چونکە دوای نزیکەی 2 مانگ چاوەڕوانی موچەکانیان وەردەگرن. موچەخۆران لە ئێستاوە دەستیان لەسەر دڵ و گیرفانیانە کە ئاخۆ موچەی مانگی هەشت چۆن و کەی دەدرێت. بەپێی زانیاریەکان کە تیوار لە 4 سەرچاوی جیاوازەوە لە بەغداوە دەستی کەوتووە، ڕەوانەکردنی موچەی مانگی هەشتیش هاوشێوەی مانگی حەوت گرفتی بۆ دروست دەبێت، مەگەرەم جارەش سوودانی ببێتە فریاد ڕەسوو لەسەر بەرپرسارەتی خۆی فشار لە وەزیری دارایی بکات بۆ ناردنی. بەپێی زانیاریەکانی تیوار، تەیف سامی ڕازی نییە پارە بۆ موچەی مانگی هەشت بنێرێت. سەرچاوی کیاگادار لە بەغداوە بە تیواری وت لە کۆبوونەوەکەی شەوی یەکشەمەی ڕابردووی لایەنە کوردیەکان لە ماڵی شاخەوان عەبدوڵڵا هیچ دەرەنجام و بەڵێنێکی ڕوون لە بەرپرسانی بەغدا دەست نەکەوتووە بۆ ناردنی موچەی مانگی هەشت. سەرچاوەکە وتیشی وەزیری دارایی عێراق سوورە لەسەرەوەی پارە بۆ موچەی مانگی هەشت نەنێرێت و ڕازی نییە، چونکە پێی وایە 500 بۆ 600 میلیارد دینار زیادەی موچە لە مانگەکانی پێشتردا نێردراوە بۆ هەرێم و دەبێت ئەو زیادەیە موچەی مانگی هەشتی پێ بدرێت. سەرچاوەکە وتیشی جگەل لە گوژمەیەکی پارە بۆ موچەی هێزەمنیەکان کە ئەویش لەسەر فەرمانی سوودانی ڕەوانە دەکرێت، تەیف سامی وتوویەتی 1 دینار نانێرم. وتیشی موچەی مانگی هەشتی هێزەمنیەکان کەمتر لە 300 میلیارد دینارە و سوودانی ڕەزامەندی لەسەرداوە و لەسەر پێشنیازی دیوانی چاودێری دارایی عێراق دەنێردرێت. بەپێی زانیاریەکان ماوەی 2 هەفتەدان راوە لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە بۆ چارەسەرکردنی کۆی تێبینیەکان لەسەر موچە لەلایەن هەرێمەوە. بەغدا پێی وایە 54,000 ناوی موچەخۆری دووبارە و زیادە و وەهمی هەن و دەبێت لە ماوەی 2 هەفتەدا لا ببرێن. بەپێی قسەی سەرچاوەکە لە دوای چارەسەری کێشەکانی لیستی موچە ئەو کات تەیف سامی ڕازی دەبێت بە ناردنی موچەی مانگی هەشت، چونکە 600 میلیارد کورتهێنانەکەی مانگی حەوتیش بە قەرز لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە دراوە بە هەرێم. هەرچۆنێک بێت بە قسەی و سەرچاوانە گەر سوودانی دەستوەردان نەکات، موچەی مانگی هەشتیش بە دەردی مانگی حەوت دەچێت و 2 مانگ بێنەو بەردە دەکرێت، چونکە وەزارەتی دارایی عێراق ئامادە نیە لیستی موچەی مانگی هەشت وەربگرێت، چونکە پارەکەی نانێرێت. هەروەها وەزیری دارایی عێراقیش ماوەی 2 مانگی داناوە بۆ بایۆمێتری موچەخۆرانی هەرێم و ڕادەستکردنی نیوەی داهاتی ناوخۆ کە 168 میلیارد دیناری مانگانەیە. بەرپرسانی کوردیش کوردوتەنی هەموو هێلکەکانی خۆیان خستۆتە سەبەتەکەی سوودانی و بەنیازن ئەو چارەسەرێکیان بۆ بدۆزێتەوە.